بۆردومانی چڕی بارەگاکانی پارتی ئازادی کوردستانە لە ناحیەی پردێ زیاتر لە 12 جار لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە بە درۆن و موشکی دوورهاوێژ بۆردومانی ئەو بارەگایانەی نزیک گوندی شێراوە کراوە لە ناحیەی پردێ. بە پێی زانیاریەکانی پەیام لە بۆردومانەکانی پردێ 8 پێشمەرگەی ئەو پارتە کوژراون و 50 پێشمەرگەی دیکەش بریندار بوون. سعادۆ دەستی پێکردەوە نزیکەی 10 جار بۆردومان بکاتن لەگەڵ بۆردومانێکی عەردە لەرزێ چونکۆیەکەی دوکانمان لەرزی بوو خراپ لەوەتی ئەو بۆردمانانش دەکرێتن ئێمە بازارمان نەماوە بەڕاستی داوای لە حکوومەتی هەرێم دەکەین ئەو بۆردمانانە ڕابگرێ زەر و زیانێکی زۆر هەیە بۆ خەڵک ئەوەمی زراعاتی چۆر کردووە هەم شنای بەجێ هێشتووە لە بە خاترە و بۆردمانە خەڵک مەترسی لەسەرە مەترسی لەسەر خەڵکە هەیە بەڕاستی نعنی ترس و تۆقانێک زۆر کەتەنەو خەڵکی پردێ شێراوە خەڵک چۆل بووە هەن چادایەکان سەیرەکەن هەم خاڵ ئەبارغامی چۆل بووە لە بانیکەوە سارەوەندە هاتوو ناکاتن. بۆردومانی بارەگاکانی پارتی ئازادی کوردستان لە چوارچێوەی ئەو زنجیرە هێرشە دێت کە لە بەیانی ڕۆژی چوارشەمەوە کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر بارەگاکانی حزبە ئۆپۆزیسیۆنەکانی دەستی پێکردووە. پارتی ئازادی کوردستان بنکەی سەرەکی لە گوندی شێراوەی پردێیە و ئەمڕۆ لەلایەن ئێرانەوە زۆربەی خاپور کرا و دەیان قوربانیشی لێکەوتەوە خۆیان بە هێزی ئۆپۆزیسیۆنی ئێران دەزانن. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووشدا سوپای پاسدارانی ئێران هۆشداریدا بە هاوڵاتیانی کوردستان نزیک ئەو بارەگایانە نەکەون و بۆردومان دەکرێت. بە پێی بەیاننامەیەکی سوپای پاسدارانیش ئەم بۆردومانانە بەردەوام دەبن تا هەنگاوی کاریگەری حکوومەتی هەرێم نەبینن لە داخستنی بارەگای ئەو حزبانە. چیانوری کەناڵی پەیام، ناحیەی پردێ.